لا تۆرێکەمی بەڕامی بەیانی باش کوردستاندا باز لە ڕەشی کەشوهەوا دەکەین باز لە پێشبینیەکان دەکەین زستانی ئەمساڵ چۆن دەبێت دەکرێت زستانی ئەمساڵ سەخت بێت لە هەمان کاتدا باز لەو بارانبارینە دەکەین کە دوێنێ شاری هەولێری گرتەوە بە دەپرسین کە لە ماوەی چەند کاتژمێر یاخود ڕۆژێک بارانبارین دەکرێت ئەم لافاوە دروست بێت هۆکارەکانی چین لە هەمان کاتدا پێویستە چی بکرێت بێگومان ئێمە وردەکاری زیاتری و گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەین بە میوانداری مامۆستا ئوسامە ئەشرەف کە مامۆستای زانکۆیە بەشێکی ڕاستەخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمانە سڵاو لەبێ مامۆستا بەیانی باش سپاس بۆی لە تەوەریەکەی بەرنامەی بەیانی باش کوردستاندا بەشداری ئەمە یەکەم پرسیارم دەمێت بۆ دەست بە بکەم باز لەو بارانبارینەی کە دوێنەی شاری هەولێر بکەین ئایا دەکرێت چەند کاتژمێرێک بارانبارین یاخود لە ڕۆژێکدا بەم جۆرە لافاوە دروست بکات؟ سڵاوتان لەبێ و بەیانتان باش بەیانی ئێوە و سەرجەم بیسەران و بینەرانی کەناڵی NRT باش هیوای ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەک دەخوازمەوە بە تەندروستی و بە سەلامەتی بۆ هەموو لایەک ئەو شەپۆ لە بارانبارینەی کە ڕێکردوێتە هەرێمی کوردستان شەپۆلێکی ئومێدبەخشە ئینشاءالله و سەرەتایەکە بێ بۆ ئەوەی کەوا هەرێمی کوردستان ڕوو لە زستانێکی شێدار بکە بڕێکی باش باران لە بەشێکی زۆری ناوچەکانی هەرێمی کوردستان باریوە بەڵام بەداخەوە بەشێکی ناوچەکانی هەرێمی کوردستان بەتایبەتی ناو سنتەری شاری هەولێر و چەند قەزانەحەیەکی دەوروبەر بەهۆی زۆری بڕی بارانبارینەکە لە ماوەیەکی دیاریکراودا واتە لە ماوەیەکی کەمدا بڕێکی زۆری بارانباریوە بۆتە هۆکاری ئەوەی کەوا بەشێکی ناوچەکان تووشی گرفت بن تووشی لافاو ببن ئەمەش سەرڕای کاریگەری هۆکارە سروشتیەکان وەک نەبوونی تۆپۆگرافیایەک واتە بەرز و نزمیە یاخود لێژیەک لە هەمان کاتە هۆکارێکی دیگەش ڕۆڵی هەیە کە ئەویش بریتیە لە بەرچاو نەگرتنی تۆپۆگرافیای شار یاخود لە بەرچاو نەگرتنی لایەنی زانستی لە کاتی بنیادنانی شار و گەڕەکەکانی ئەو ناوچانەیە کە هۆکارە بۆ ئەوەی نەتوانێت بڕێکی زۆر ئاو لەخۆ بگرێت و ئاوەڕۆکی تەندروستی نەبووە. کاتە مامۆستا ئوسامە کە بەشێک بازەوە دەکەن کرد هاوڵاتیان بدوێنی کە دوێنێ ئاماژیان بەوە دەکرد بێگومان لە گەشتاوڵەکانی NRTدا باسییان لە کەمبوونی ئاوەڕۆ دەکرد یاخود ڕێڕەوی ئاو کەم بووە ئەمە وای کردووە کە ئەم ڕێژە ئاوا زۆر یاخود ئەم لافاوە بوونی هەبێت بێگومان ئەمەش زەرەری بە ماڵ و حاڵی هاوڵاتیان و هەروها لە ڕووی مادی و گیانیشی لێکەوتەوە ئایا دەکرێت ئاوەڕۆ کەمتر بێت یاخوبوونی نەبێت ئەم ڕێژە ئاوا زۆر بێت لە هەمان کات ئەم گلدانەوەی ئاوا کە لە دوێنێ لە شاری هەولێردا ڕوویداوە ئەمانە تا چەند گرنگن بۆم نەگرنگیان پێ بدرێت لە نێو شارەکاندا بوونیان هەبێت ئاوەڕۆ کەند ڕێڕەوی ئاو هەرچەند دەنگی بەڕێستان زۆر نزمە زۆر باستەم دەگاتە گوێبین بەڵام ئەوەندەی لە پرسیارەکەی بەڕێستان تێگەشتم کە باس لەوەکرا کە تا چەند ئاوڕۆکان گرنگن و بۆچی ئاوڕۆکان سیستەمی ئاوڕۆ لە شارەکاندا گرنگی پێ نادرێ لە ڕاستیە ئەم گۆڕانکاری ئاوهوایانی کە ڕوبەڕوومانە بنەوە یەکێک لە تایبەتمەندیەکانی گۆڕانکاری ئاوهوایەکان بریتە لەوەی کەوا بارانێکی زۆر بەخوڕ لە ماوەیەکی کاتی کەمدا ئابارێ وەکو ماوەکانی پێشتر یان کۆتاییەکانی سەدەی بیزنیەکەوە بڕێکی زۆر باران لە ماوەیەکی زۆر ئاباری واتە داوێشە بوو بەسەر ماوەیەکی دوو درێژی وەرزی زستانە یاخود بۆ منە لە ماوەی هەفتەیەکە ئەگەر بڕێی 50 تا 60 ملیم تا 80 ملیم باران بباریایە بەڵام ئێستا بارودۆخەکە بەهۆی گۆڕانکاری ئاوهواییەکانەوە بە زۆرێکە زۆر جار لە ماوەی کەمتر لە ڕۆژێکە یاخود کەمتر لە چەند کاتژمێرێکە بڕێکی زۆر باران ئەبارێ بە شێوەیەکی پڕتا و بەلێسمە ئەمەش کاریگەری کاتە سەر ئەوەی کەوا سیستەمی ئاوەڕۆکان نەتوانێت ئەو بڕ زۆر ئاوە لە خۆ بگرێت و بڕێکی زۆر ئاو لە دەروی ئاوەڕۆکانەوە بەسەر شەقام و ڕێگا و کۆڵان ڕێژەی بارانبارینەکە زۆر بووە هیچ زانیاریکە سەبارەت بۆی لایەکە چەند ملیم ئاو لە شاری هەولێر بۆم نە چەند ملیم باران لە شاری هەولێردا باریوە یاخود ئاوەڕۆی بەپێی پێویست نەبووە وەکو پێشتر ئاماژەم پێکرد هەردوو هۆکارەکەیە بە پێی داتا کەشناسیەکان لە بەشێکی زۆری هەولێر بەتایبەت لە بەشەکانی باکووری پارێزگای هەولێر یاخود هەر باکووری شاری هەولێر سەروی 69 ملیم تا 70 ملیم باریوە لە بەشەکانی باشووریش نزیکی 63 ملیم باریوە هەرچەند ئەم داتایانە بە پێی ناوچەکان ئەگۆڕێ لە قەزاو ناحیەکان
بەتایبەت بەشەکانی باکوور و باکووری ڕۆژهەڵاتی هەولێر زیاتر ئەبارێ و لە بەشەکانی باشوور و باشووری ڕۆژئاوا بەهۆی ئەوەی کەوا ناوچەیەکی دەشتایە تا ڕادەیەک بڕێکی کەمتر ئەبارێ. بەڵام هۆکاری لەگەڵ هۆکاری زۆربوونی بڕی بارانبارینەکەیە کە لە ماوەیەکی کەمدا بڕێکی زۆر بارانباریوە لە بەرچاو نەگرتنی لایەنی بەرزونزمی و لایەنی لێژیە بەتایبەتی لە بەشێکی زۆری ئاراستەکانی ناو شاری هەولێرەوە یەک ئاراستەی لێژی هەیە کە واتە بارانی ڕوبەرێکی زۆری شارەکە یاخود تەنانەت دەرەوەی سنووری شارەوانیش ڕوبەرێکی زۆری ناوچە شەخاویەکانی دەوروبەری هەولێر لە ڕێگەی دۆڵ و چەم و ڕووبارەکان و لەقە ڕووبارەکانەوە بڕێکی زۆر ئاو ئەڕژێتە ناو ئاوەڕۆکانی شار لە کاتێکە ئەبوو ئاراستەکەی پێچەوانە بووە و سەرجەم نەخشەکانی شاری هەولێر کە ئەمشۆ بەشێکی زۆری نەخشەکان خراببوون ڕوو ئاماژیان بەوە کردکەوە لە پێش ساڵانی 95 چەند ئاوڕۆیەکی طبیعی واتە چەند ڕێڕەوێکی ڕووبار هەبوون کە بە شێوەیەکی سروشتی لافا و باراناو دروستی کردبوون بەڵام دوای فراوانبوونی شار و دروستکردنی گەڕک و شوێنی نیشتەجێبوونی نوێوە ڕۆها دروستکردنی هەندێک مۆڵ و هەندێک بینا و باڵاخانەی بازرگانی ئەمانە ئاراستەکان گۆڕاوە یاخود ڕووبەرەکان بچووکراونەتەوە یان بەشێکی زۆری بۆتە شوێنی فڕێدانی پاشماوە و خاشاک کە بۆتە هۆی بچووبوونەوەی ڕووبەرەکە کەوا بتوانێت بڕێکی کەم ئاو لەخۆ بگرێت لە کاتێکدا لەگەڵ فراوانبوونی شاردا بەتایبەت ئەو ناوچانەی کە ناوچەیەکی تا ڕادەیەک تەختن واتە ڕووزێوەکان تەختە لێژێکی ئەوتۆی نییە هۆکارە بێ بۆی کەوا بڕێکی زۆر ئاو کۆب بێتەوە و بچێتە ناو بینا و ماڵ و باڵەخانەکانیان دامەزراوە حکومیەکان و کاتێکەوە بڕی بارانەکە زۆرترێ بێ ناتوانێت لە خۆی بگرێ زۆرجار ئاوەڕۆکان پڕ ئەبێت تەنانەت لە ڕێگەی ئاوەڕۆکان و زۆرجار ئاوەچێتە ناو ماڵەکان لە ڕێگەی سیستەمی ئاوەڕێ ماڵەکان خۆیانەوە دوای پڕبوونی منهۆڵ و ئاوەڕۆکان کە ناتوانین لە خۆی بگرێ بڕێکی زۆر ئاو لە ناو خودی ماڵەکان و لە ڕێگەی سیستەمی ئاوەڕۆیەتە ناو ماڵەکان هەروەها لەسەر شەقام و لەسەر شەقامەکانیشدا هەروەها بڕێکی زۆر ئاوچێتە ناو ماڵەکانەوە کە پێویستی بە چارەسەری زۆر خێرا هەیە چونکە ئێمە لە بەردەم شەپۆلێکی گۆڕانکاری ئەو هەوایی کاریگەرین هەروەها بەپی پێشبینیەکان ئاماژە بەوەکەن کەوا لە تقریبا لە 25-26 مانگیشەوە بۆ ماوەی 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژی دیکە دیسان شەپۆلێکی بەفروباران ناوچەکانی هەرێمی کوردستان ئەگرێتەوە و هەولێریش بە حکمیەوەی کەوا سەرڕای بوونی دانیشتوانێکی زۆر دیای سەرڕای فراوانبوونی شار پێگە و ناوبانگێکی دیگەیە کە بردیە لە پایتەختی هەرێمی کوردستان کە شوێنی کۆبوونەوەی ژمارەیەکی زۆر لە دانیشتوان و سەرڕای کەسانی دیکەش و جێگەی تێڕوانینی نێودەوڵەتیە بۆ پێویست ئەم کێشەیە زۆر بزوی چارەسەر بگرێتە هەم دانیشتوان نەبنە قوربانی و هەم زیان بە ژینگەی ناوچەکەش نەکات چونکە سەرڕای ئەوەی گرفتێکی زۆر بەردانیشتوانەکە ئەکەوێ ژینگەی ناوچەکەش گۆڕانکاری بەسەرایەت و هەندێک دۆڵ و چەم و هەندێک شوێن تووشی ڕاماڵی نەبێتەوە ژینگەی ناوچە گۆڕانکاری بەسەرایەت و تووشی ڕاماڵی نەبێت و خاکێکی زۆر بە فیڕابات و هێنێتە ناو شارەکان و دیسان و ژینگەی شارەکانیش پیس ئەبێت و پێویستی بە تێچوێکی زیاتر هەیە بۆ خاوێنکردنەوە و چارەسەرکردن. باشە مامسا تۆ لە قسەکان تا ئاماژە بۆ کرد کە دەکرێت لە کۆتایی مانگی 12 بۆم نە بەفر و باران بارینێکی زۆر هەرێمی کورسان بگرێتەوە دەکرێت بڵین ئەوەی کە دوێنێ لە شاری هەولێر ڕوویدا دووبارە دەبێتەوە لە سەرتاکانی مانگی پاییزیشدا بەم جۆرە لافا و لە شاری هەولێردا دروست بوو بێکمان ئەو کاتە زیانی مادی هەبوو بەڵام ئەوەی دوێنێ ڕوویدا زیانی گیانیشی لێکەوتەوە دەکرێت بڵین ئەبێت چاوەڕێی قۆناغی دوێمی ئەم لافاوە بین کە دوێنێ ڕوویدا دووبارەش دەبێتەوە. لە ڕاستیە ماوەی چەند ڕۆژێکە ئەو کەسانێکەوە شارەزایەکی کەشوهەوای شارەزایان هەیە لە بواری کەشوهەوای یاخود لە پێشبینیکردنی ڕەگەزەکانی کەشوهەوایە بەتایبەتی بارانبارین بەهۆی ئەوەی کەوە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە بڕێکی پێویست باران لە هەرێمی کوردستان لەباریەوە بەشێکی زۆری ناوچەکە تووشی جۆرێک لە جۆرێک لە وشکە ساڵی یاخود لە گرفتی کەماوی بۆتەوە بۆیە سەرجەم ئەو کەسانێک کە شارەزایان لە بواری پێشبینیکردنی کەشناسیایە هەروەها سەرجەم سایتەکان ئەڕۆن تەواوی مۆدێلەکان مۆدێلە ئاوهۆیەکان کەشناسیەکان تاقیەکەنەوە یاخود سەرنجانەخەنە سەر بۆی کەوە بزانن لە ماوەی داهاتووە چەندێک بڕی باران ئەبارێ
لە هەندێک ناوچە تێبینیەوە کرابوو کە باران سەروی 80 ملی ببارێ بەڵام باران نەگەشتە 30 ملیمیش بۆیە پێشبینیکردنی ڕەگەزەکانی کەشوها بە تایبەتی بارانبارین لە ئێستاە پێشبینیەکان وەکو خۆی دەرناچێت بەهۆی ئەوەی کەوا گۆڕانکاری زۆر تووشی بەرگە گاز بووە تووشی بەرگی ئەو بەرگە هەوایە بۆ کە دەوری گۆی زەوی داوە زۆر جار پێشبینیەکان پێچەوانە دەرەجێ یاخود بە ڕێژەی لە 160 بۆ 70 ئیتر بە پێی ئەو بارودۆخی کەیتە پێشەوە پێشبینیەکانیش کەم و زیاد ئەکا یاخود بڵین پێشبینی 30 ملی مەکرێ لە کاتی هاتنی شەپۆلەکەیە زیاد لە 60 ملی و 70 ملی یاخود هەندێک جار پێشبینی 25 ملی باران ئەکرێ بەڵام تەنها هەورێگێت بەسەر ئاسمانی ناوچەکەیە تێپەڕێت و هیچ بڕێک بارانی لەگەڵدا نییە بۆیە ئەو شەپۆلەیەکەوە 25 مانگ هەیە زیاتر بەشەکانی باکووری هەرێمی کوردستان ئەگرێتەوە بەشێکی باکووری پارێزگای هەولێریش ئەگرێتەوە بەڵام ئەگەری گۆڕانکاریشی هەیەکەوە بۆ ماوەی 4 تا 5 ڕۆژ بەردەوام ئەبێ ئومێدەوارین کەوا ناوچەکە تووشی لافا و کارەساتی سروشتی نەبێ بۆ ئەوەی کەوا ئەو دانیشتوانەی کە لە هەر ناوچەی یاریمی کوردستان بە تایبەتی لە هەولێر بە دوور بن لە زیان و کارەساتی گیانی و مادی بەڵام لە ڕاستیە پێویستی بە چارەسەری زۆر جددی زۆر هەنووکەی هەیە و پێویستە لە ماستەر پلانی شارە هەروەها لە کاتی فراوانبوونی شارە تۆپۆگرافیای شار پلاندانانی شار جوگرافی ناسان ئەندازیاری ئەو ئاوڕۆ و ڕێگاوبان ئەوەندەی گرنگی بە هەیکەلێتی شار و بە دیزایانی شار و بە ڕێگاوبان ئەدرێت زیاتر لەوە گرنگی بە سیستەمی ئاو ئاوڕۆ بدرێت بۆی کەوا دانیشتوان هەروەها شارەکە بە تەواوی پارێزراو بێت. کاتە ئەو ڕێژەی بارانبارینی دەکرێت بڵێن ئەم ساڵ کە لە شار و ناوچەجیازەکانی هەرێمی کوردستاندا هەیە دەکرێت بڵێن ڕێژەیەکی ئاسایی خۆیەتی خۆی لە خۆی دابووم نە ڕێژەی ئاسایی بارانبارین چەند ملیمە لە هەمان کاتدا و باز دەکرێت ساڵی ڕابردوو وشکە ساڵی بۆ بێگومان کە ئەوەی زەرری بەرکەوتووە کەرتی کشتتوکاڵ و کەرتەکانی دیکەش لە هەمان کاتدا بۆ بژانەوەی کشتتوکاڵ بەڵام دەکرێت بڵێن دەبێت چەند ملیم ببارێت بە ڕێژەی ئاسایی بارانبارین خۆی دادەنرێت لە هەمان کاتدا ئەم ڕێژەی کە باریوە لەم ساڵدا نۆرمەڵە واتە بەڕژەی ئاسایی خۆەتی یاخود چۆناییە. بەڵێ سەبارەت بە بڕی بارانبارین لە هەرێمی کوردستانە ساڵی 2021 بڕی باران زۆر کەمتر بوو لە بڕی پێویست یاخود بە بەراورد بە بڕی گشتی بارانی هەرێمی کوردستان یاخود بەراورد بە ساڵانی پێشوو و ئەوەی کە لەم ساڵیشدا هەیە دیسانەوە تەنانەت کەمترە لە ساڵی ڕابردوو بۆیە گرفت ڕۆدا ئەگەر بم شێوەی بەردەوام بێت و هەرێمی کوردستان کارەساتێکی گەورە ڕوتیەکە کە کەمبوونی ئاوی سەرزەوی هەروەها کەمبوونی ئاوی ژێرزەوی و کەمبوونی کشتتوکاڵی هاوینە یاخود زۆربوونی هەڵکەندنی بیر و کە دیسانە ئەوش گرفت دەگەێنێ بە ئاوی ژێرزەوی بەڵام جیاوازی ئەم ساڵ لەگەڵ ساڵی پار ئەوە بوو کەوا ساڵی پار لە ناوڕاستی وەرزی زستانەوە تقریباً بەشێکی زۆری وەرزی شێداری هەرێمی کوردستان دیاردەیەکمان هەیەکەوە ڕوئەدا لە باشووری گۆی زەوی لە نێو ڕووبەرە ئاویەکانە پێوترێت دیاردەی لانینا ساڵی پار دیاردەی لانینا زاڵ بوو بەسەر ژینگەکەیە بۆیە سەرچەم توێژەران و زانایان کۆکن لەسەر ئەوەی لە حاڵەتی ڕوودانی دیاردەی لانینایە وشکە ساڵی ژینگەی وشکی زاڵە بێ بەسەر بەشێکی زۆری هەیە جیهان لەناو ئەو ڕووبەرە شاهرێمی کوردستانیش بە هەمان شێوە بەڵام ئەوەی کە ئەم ساڵ هەیە ئومێدەوارین و ئاماژەکان وا ئاڵێنکەوە لە تقریبا ناوەڕاست بەرەو کۆتایی مانگی یەک دیاردەی لانینا بە تەواوی بەرەو کۆتایی ئەڕوا و دیاردەیەکی پێچەوانەمان هەیە کە دیاردەیەکی ئیجابیە واتە دڵخۆشکەرە کە بریتێ لە دیاردەی ئیلنینۆ لە حاڵەتی ڕوودانی دیاردەی ئیلنینۆیە سەرجەم ئەو ساڵانەی سەرجەم ئەو وەزە شێدارانەی کە دیاردەی ئیلنینۆ ڕوویداوە بڕێکی زۆر شێ هاتووە بەرەو ناوچەکە و بڕێکی باش باران باریوە و پێشبینیەکان یاخود ئاماژەکان گۆڕانکاریەکە شوهایەکان ئاماژە بۆ ئەکەن کە لە ناوڕاست بەرەو کۆتایی مانگیەکە دیاردەی لانینا بە تەواوی کاریگەریەکانی نامێنێ و دیاردەی ئیلنینۆ بە پێچوانەوە ڕۆدا کە ئەبێتە سەرەتای وەرزێکی شێداری واتە جیاوازی ئەم ساڵ لەگەڵ ساڵی پار ئەوەیە ساڵی پار سەرەتای وەرز واتە تا ناوڕاستی وەرزی زستانیش تا ڕادەیەک بڕی باران باش بوو بەڵام وەرزی زستان و بەهاری ساڵی ڕابردوو
وەرزێکی زۆر وشک بوو، واتە نیوەی وەرزی شێداری یاخود نیوەی وەرزی سەرمای هەرێمی کوردستان کە لە ناوەڕاستی یان لە سەرەتای مانگی دەست پێکات تا مانگی 5 بڕێکی زۆر زۆر کەم باری، بەڵام ئەم ساڵ تا ڕادەیەک پێچەوانەیە، واتە لە سەرەتای وەرزەوە تا ڕادەیەک بڕی باران کەم بوو، بەڵام ئومێدەوارین لە سەرەتای مانگی دۆ ئیتر بڕی باران ڕوو لە زیادبوون بکە بە جۆرێکەوە باران 500 ملیم یان لە 450 ملیم تا 600 ملیم لە بەشێکی زۆری ناوچەکانی هەرێمی کوردستان ببارێت، بەم شێوەیەش دەتوانین تا ڕادەیەک بڵین بەشێکی کێشەکانی وشکە ساڵی چارەسەر ئەبن، بەڵام ئەو بڕێکە تا ئێستا باریوە بڕێکی زۆر کەمە وەکو پێویست نییە. بەڵێ کاتە دەکرێت بڵین بەپێی پێشبینی درێژخایەنەکان ئەم زستانەی سەخت دەبێت یاخود ڕوو لە وشکە ساڵی دەکات بەپێی ئەو پێشبینیانی کە تا ئێستا دانراو بەپێی ئەو ڕۆژە بارانبارینەی کە ئەم چەند مانگە هەرێمی کوردستانی گرتوتەوە تایبەت لە هەندێک ناوچەدا لافایش دروست بووە. وەک ئاماژەم پێکرد ئێستا پێشبینە کەشوهەوایەکان تا ڕادەیەک قورسن، چونکە ئەو پێشبینەی کە ئەکرێت بۆ ماوەی هەفتەیەک یاخود دەڕۆژ ئەبینی لە کاتی ڕوودانی دیاردەکەیە کاریگەریەکانی یان قولستر بوون یان کاریگەریەکانی کەمتر بوون، وە لە ماوەی چەند ساڵی پێشوە پێشبینەکان ئەکران بۆ ماوەی دەڕۆژ تا 14 ڕۆژ تا ڕادەیەک پێشبینەکان بە تەواوی دەرەچون، بەڵام ئێستا بەهۆی ئەو گۆڕانکاریانەی کە تووشی بەرگە گاز بۆتەوە گۆڕانکاریەکان زۆر جار لە ماوەی 4 تا 5 ڕۆژ گۆڕانکاریەکان وەکو خۆی ناگاتە نەتیجە، واتە ئەو پێشبینەی کە ئەکرێەوە بەرزبوونەوەی پلەی گەرما یاخود بۆ نزمبوونەوەی پلەی گەرما یاخود بۆ بڕێ بارانیان بۆ خێرایی بە بۆکو خۆی ڕوونادا بە شێوەیەکی زۆر گۆڕانکاری بەسەرایە جایان بە زیاتریان بە کەمتر، بەڵام سەرجەم ئاماژەکان بۆ ئاڕاستەیەنکەوە تا ڕادەیەک زستانێکی سارد ئەبێ هەرچەند ئەمە بەستراوەوە بە وەرزی هاوینەوە ڕێن ئەو ساڵانەیەکەوە وەرزی هاوین گەرم بێ و گەرمای زیاتر بێەوە زستانەکەشی سارتر ئەبێ، بەڵام مەرج نییە بەو شێوەیە بێ پێیوەستە بە ئەو تۆپەڵە هەوایانەی کە لە باکووری ئەوروپا و باکووری ئاسیاوە ڕوئەکەنە ناوچەکە ئەگەر لە ناوچانەوە زیاتر هەڵبکە ئەوە کەشێکی ساردی وشک زیاتر زاڵە بێ بەسەر هەرێمی کوردستانە کە ئەگەر بێت و لەگەڵ نزمە پاڵەپەستویەکی باشوور یاخود نزمە پاڵەپەستویەکی دەریای ناوەڕاستە یەک بگرێ ئەوە بێگومانەوە شەبێتە هۆی بارانبارینێکی باش بۆ هەرێمی کوردستان و گرفتێکی دیکەی وشکە ساڵیمان لێ دوور ئەخاتەوە. ئەتوانین بڵین زستانەکە زستانێکی تا ڕادەیەک ئاسایی ئەبێ بە زیاتر لە یان سارتر لە سەرمای ساڵی پێشوی وەرزی زستان، بەڵام بەو شێوەیەکەوە کاریگەریەکانی زۆر بن یان سەرمایەکی زۆر ڕوو هەرێم کوردستان کات و پلەکانی گەرمان زۆر نزم کاتەوە. گۆڕانکاری زۆریشی بەسەرا بێ، بەڵام بە پێی ئەو لێکۆینەوانە تەسەور ناکەین زستانەکەی ئەوەنە سارد بێکەوە زۆر سارتر بێ یاخود ساردێکی پێوانەی تۆمارکە بەراورد بە ساڵانی پێشوو. باشە کاتە مامۆستا وسامە گۆڕانکاریەکانی کەشەوەی هەرێمی کوردستان ڕاستەخۆ کاریگەرە بە کوێوە بەشێک باز لە شاخی بەفرین لە بەستەڵکدا دەکەن کە گەربێت و بتوێتەوە ئەوە گۆڕانکاری کەشوهەوای جیهانی دەکات بێگومان هەرێمی کوردستانیش دەگرێتەوە. دەکرێت بڵێن هەرێمی کوردستان ڕاستەخۆ کاریگەرە بە کوێوە کە گۆڕانکاری تەواوەتی لە کەشوهەوای ئەو هەرێمی کوردستاندا بکرێت. بە گورەدانگت زۆر مامۆستا وسامە ئاماژەم بۆ کرد کەشوهەوای هەرێمی کوردستان کە گۆڕانکاریەکانی تێدا ڕوودات ڕاستەخۆ کاریگەرە بە گۆڕانکاری کوێوە بەشێک باز لە شاخی بەفرین دەکەن لە بەستەڵکدا گەربێت و بتوێتەوە ئەوە گۆڕانکاریکی ڕاستەخۆی بەسەر کەشوهەوای جیهان بێگومان هەرێمی کوردستانیش دەبێت. بەڵێ توانەوەی سەهۆڵ و بەستەڵک و بەفری جەمسەرەکان بووە بە حاڵەتێکی حتمیکەوە وەکو کارەساتێک سەیرەکەنکەوە بەشێکی زۆری ئەو وڵاتانەی یاخود ئەو ڕوبەرە زەویانەی ئەو ئاودانیانەیەکەوە نزم لە ئاستی ڕوودەریاوە بەشێکی زۆریان ژێر ئاوەکەون واتە بەشێکی زۆری کەناردەریاکان شارەکان لادیەکان یاخود ناوچە گەشتیاریەکان یاخود بەندەرەکان کەوا شوێنی بازرگانی کردن و ناوچەیەکی گرنگن بۆ ئابووری ئەو وڵاتانە و بۆ جیهانیش
بەشێکیان ژێر ئاوکەون بەڵام ئەم ژێر ئاوکەوتنە ماوەیەکی زۆری ئەوەیە چونکە بە پێی لێخواینەوەکان ساڵانە لە نێوان 1 تا 2 سانتیم مەتر ئەویش لەو ساڵانەیەکەوە گەرما زیاترن یاخود لە وەرزانێکەوە گەرما زیاترن زۆر جار لە ماوەی 4 تا 8 ساڵە بڕی 1 سانتیمەتر یان 2 سانتیمەتر ئاستی ئاوی دەریاکان بەرز ئەبنەوە ئەگەر بێت ئەم گەرمبوونە ئەم توانەوەی بەفرە بەردەوام بێ بەڵام لەگەڵ کەمبوونەوەی توانەوەی ئەوە ئاستی ئاوی زەریاکانیش دەریا و زەریاکان کەمتر بەرزە بنەوە سەبارەت بە هەرێمی کوردستان بەهۆی ئەوەی کەوە نزیک نین لە هیچ ڕوبەرێکی ئاویەوە نزیکترین ڕوبەر ئاویەکان بریتین لە کەنداوی عەرەبی و دەریای ناوەڕاست و دەریای سوور و دەریای ڕەش و دەریای قەزوین ئەمانەش کاریگەری ڕاستەخۆوەکو بەرزبوونەوەی ئاستی ئاو یاخود نزمبوونەوەی ئاستی ئاو نیان لەسەر هەرێمی کوردستان بۆ تەنانەت کاریگەری بازرگانیشیان نیێتە ئەو کاریگەرانەی کە هیان لەسەر هەرێمی کوردستان تەنها کاریگەری ئاو هەوایان کاریگەری کەشوهەواییە واتە چەند لەو ڕوبەرە ئاویانەوە لەو دەریایانەوە نزمە پاڵەپەستەوە یاخود هەوای شێدار ڕوەکاتە هەرێمی کوردستانەوە بێتە هۆی بارانبارین یاخود دەبێتە هۆی دابارین باران و بەفر و هەر جۆرێکی دیکە بێ ئەو کاریگەریانەی کە لە توانەوەی جەمسەرەکان هەیە لەسەر هەرێمی کوردستان کاریگەریە جیهانیەکانەوە تا کاتێکەوە بەفری جەمسەرەکان بەستەڵەکەکان ئەتوێنەوە ڕوبەری ئەو ڕوبەرێکەوە بێتە هۆی بەشێک لە ساردبوونەوەی زەوی یاخود هەوایەکی فێنەگەدا بە زەوی یاخود گۆڕانکاریەکانی وەرزیستان زیاترتیایە بەدەرەکەوێ ئەو ڕوبەرە کەمتر ئەبێتەوە واتە بڕێکی زۆری بەفری بەستەڵەکان کەمتر ئەبێتەوە کە بەفرەکەش کەمتر بوویەوە جیهان تا ڕادێکی دیکە بەرەو گەرمبوون بەرەو بەرزبوونەوەی پلەکانی گەرماڕەوە لەم ڕۆوە هەرێمی کوردستان زیاتر ئەگەر بێت و لە ناوچە کەناراویەکان یاخود لەو ناوچانەیەکەوە وشکن پلەکانی گەرما یان گۆڕانکاریەکان جیاوازتر ناوچەیەکی شێدار بۆیە لە ناوچە شێدارەکان ئەگەر یەک پلەکانی گەرما بەرز بێتەوە ئەوە لە هەرێمی کوردستانە پلەکانی گەرما زیاتر لە 3 پلە و 4 پلە بەرزە بنەوە بۆچی چونکە هەرێمی کوردستان ناوچەیەکی وشکە ئەو شوێنانەشی کە وشکن زیاتر ئەکەونە بەردەم کاریگەری گۆڕانکاری ئاوهوایەکان هەم لە ڕووی دابارین و لە ڕووی بەرزبوونەوەی پلەکانی گەرماوە بۆیە لەگەڵ گەرمبوونی زەویەوە هەرێمی کوردستانیش بەهۆی ئەوەی کەوە هەرێمێکی وشکە هیچ ڕوبەرێکی ئاوی نییەکەوە هاوسەنگی گەرمەکەی بۆ پارێزێ ئەوە زیاتر ڕوبەڕووی گەرمبوونە بێت بە بەراورد بە ناوچەکانی دیکە. بەڵێ سەبارەت بۆ کاریگەری جیهانی کە تۆ ئاماژە پێ کرد بینە سەر بابەتێکی تر ئەوانەی کە ڕاستەخۆ پەیوەندیان بە گۆڕانکاری کەشوهەوای بەگشتی جیهانەوە هەیە بەشێک باز لە هەبوونی گڕکانەکان یاخود گڕکان و بوومەلەرزە و گەرمی قەتیس ئەمانە دەکرێت بڵێن بەهۆ کارێکدا بندرێت گۆڕانکاری لە کەشوهەوای جیهاندا بکرێت لە هەمان کاتدا ئەوەی گرنگە ئێمە ئاماژەی پێ بکەین کردەیەکانی مرۆڤ بۆم نە بەکارهێنانی ئۆتۆمبیل و هەروەها پرۆژە و کارگە جۆر بە جۆرەکان لە ناوچەکاندا دەکرێت بڵێن ئەمانەش بە هۆکارندا ئەندرێن بۆم نە گۆڕانکاری لە کەش و هەوادا بکەن. بەڵێ لە ڕاستیە ئەوە مرۆڤ ئەو گۆڕانکاریانەی لە ڕووی زەوی تەنان لە بەرگە گازیشە دروست کردووە لە ڕێگەی ئەو کار و چالاکیانەوە لە ڕێگەی کارگە پیشسازیەکانەوە تەنان لە ڕێگەی پرۆسە سەربازیەکان جەنگەکانەوە کە بەشێکی زۆری ڕووی زەوی وڵاتەکانەکە بە بیابان یاخود ئەبێتە هۆی ئەوەی کەوە کەشوهەوا تا ڕادێک کیسکە ئەو بەکارهێنانی ئۆتۆمبیل و تەنانەت فڕۆکە یاخود دەرهێنانی نەوت و سوتاندنی پاشماوەکان ئەمانە کاریگەری زۆر گەورەی کردوتە سەر کەشوهەوا ئەگەرنا پێش ئەوەی کەوا ژماری دانیشتوان بە جۆرێک زۆر ببێت کاریگەری هەبێت لەسەر ڕووی زەوی تەنانەت بەرگە هەواش سرشت بە جۆرێک بوو خۆی ئەیتوانی خۆی خاوێن بکاتەوە واتە ئەو بڕە لە ژینگە پیسکردنەی لە ڕێگەی گڕکانەکان لە ڕێگەی بشێکی زەمی لەرزەکان یاخود لە ڕێگەی خۆڵبارینەوە واتە ئەو هۆکارانەی پیسکردنی ژینگە و گەرمبوونی زەوی کە ژینگە خۆی لێی بەرپرسیار بوو لە وەرزی شێداری یاخود لە وەرزی زستانە ژینگە ئیتوانی خۆی لێ ڕزگار بکە زۆر بە ئاسایی ژینگە دەکەوتەوە سیستمی ئاسایی خۆی هیچ گرفتێک نەبوو لە پیسبوونی ژینگە یاخود لە گەرمبوونی گۆی زەوی یاخود هەر کارەساتێکی دیکەی سروشتی بەڵام لە ئێسایە هاوکات لەگەڵ
گڕکانەکان لەگەڵ هەندێک بەشی زەمی لەرزەکان کەوانیش تا ڕادەیە کارەساتێکی سروشتی دروستەکەن واتە هاوکات لەگەڵ گڕکانەکان لەگەڵ سووتانی سروشتی دارستانەکاندا دەستێوەردانی مرۆیش لە سووتاندنی دارستان و هەروەها بڕینیان و کەمکردنەوەی ڕوبەری سەوزایی هەروەها بەکارهێنانی ئۆتۆمبیل و کارگە پیشسازیەکان و دەرهێنانی نەوت و فڕۆکە و ئەو سووتاندنی پاشماوەکان و تاقیکردنەوە ئەتۆمیەکان بە جۆرێک بە بەراورد بە 8,000 ساڵ ئێستا لە نەخشەی جیهانیا نزیکەی زەوی نزیکەی لە سەدا 63 ڕوبەری سەوزایی لە دەستداوە کە بەشێکی بریتە لە ئاسیا و ئەمریکا ئەوروپا پشکی زۆرینیان بەرەکەوێت تەنانەت لە ئەفریقا و لە ئوسترالیا و لە ئەمریکای باشووریش بەشێکی زۆری ڕوبەری سەوزایی کەمی کردووە لەگەڵ کەمبوونەوەی ڕوبەری سەوزایی هەروەها لەگەڵ زۆربوونی ژماری دانیشتوان کەوا زەخت و پەستانێکی زۆرەکەوێتە سەر ڕووی زەوی بۆیە بەرگەهوا بڕێکی زیاتر گاز و گەردیلە و تەپوتۆز و ئەمانە لە خۆ ئەگرێ بێتە هۆی پیسبوون وەروەها ئەبێتە هۆی زیاتر گەرم بوون ئەوەی کە جێگەی سەرنجە زۆر جار لەلایەن توێژەرانەوە یان لەلایەن کەسانی ئاسایەوەیان و کەسانی کە بەڕاستەخۆ ناڕاستەخۆ قسە لەسەر گۆڕانکاریەکانی کەشوهای هەرێمی کوردستانەکەن وەکو لایەنێکی ئیجابی ئاماژە بۆگەن کەوا هەرێمی کوردستان ژینگەیەکی تا ڕادەیەک خاوێنی هەیە یان کەمتر لە بەردەم مەترسی گەرمبوون و پیسبوونایە. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا ئوسامە ئەشرەف مامۆستای زانکۆ بشێک ڕاستەخۆ لە هەڵەبجەوە لەگەڵ مابووی سپاس بۆ بەشداری دااتۆریکەین بەرنامەی بەین بەشپرسان.